الحمد لله والصلاة والسلام على أشرف الخلق محمد صلى الله تعالى عليه وسلم. يا ربي خدايا لبا خاطري ناو بيروزكان اسمي عظمت يا الله يا الله يا الله. يا ربي خدايا لبا خاطري قولي وعظمتي خوت لبا خاطري ناو بيروزكان اسمي عظمت. يا ربي خدايا إيمان مان سلامت بكي. يا ربي خدا دل مان پاک بکەی. یا ربی خدا ڕۆژیەکانمان قبول بکەی. یا ربی خدا شار وڵاتمان ئاوەدان بکەی بە تەقوا و بە عیبادەت. یا ربی خدا ئەو مانگە ڕەمەزانەی مانجی خێر و ڕەحمەت و بەرەکەت بی لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. یا ربی خدا خێر و بەرەکەتی خۆت نازلی سەر ئومەتی پێغەمبەر بکەی یا رب العالمین. یا ربی خدا ڕەحمی بە ئومەتی پێغەمبەر بکەی یا رب العالمین. یا ربی خدا ڕۆژومان قبول بکەی یا الله یا ئەرحەم الراحمین. یا ربی خدا دڵەکانمان ساف بکەی، زمانەکانمان پاک بکەی، چاوەکانمان پاک بکەی، جێیەکان و دڵ و دەروونمان خاوێن بکەی، فکر و بۆچوون و عەقیدەمان پارێزراو بکەی. یا ربی خدا عەقیدەیەک و بیر و باوەڕێکی پاکمان پێ ببەخشی کە بە خۆت لێمان ڕازی. یا ربی خدا ئەوەی لێ ڕازی ئەوەی لا تۆ پەسەندە. یا ربی خدا لەلا دڵا دڵ و دەروونمان خۆشەویستی بکەی، شیرنی بکەی، ئازیزی بکەی. ئەوەی لای تۆ ناشرینە ناپەسەندە نەهید لێ کردو یا ربی خدا لە دڵ و دەروونمان ناشرینی بکەی، تاڵی بکەی یا ئەرحەم الراحمین. یا ربی خدا ڕەحمان پێ بکەی. یا ربی خدا ڕۆژومان قبول بکەی. یا ربی خدا ئەو مامۆستا بەڕێزانەی کەوا خۆیان فرۆشتە دینی تو، ئەو مامۆستا و پێشەوا بەڕێزانە و ئەو ئیمامە بەڕێزانەی کەوا یا ربی خدا دینی تو بڵاو دەکەن و لەسەر ڕووجێ یا ربی خدا سەرکەوتویان بکەی، عەزیزیان بکەی، گەورەیان بکەی، بەرزیان بکەی، تەمکینیان بکەی یا ئەرحەم الراحمین. یا ربی یا ربی خدا ئەو مامۆستا و پێشەوانەی وەلێ بکەی محتاجی کەس نەبن، تەنها محتاجی تۆ بن یا الله یا ئەرحەم الراحمین. یا ربی خدا لەو شەوە پیرۆزانەدا شەوانی لەیلەة القەدر یا الله لێ دەپارێنە عەفومان بکەی. یا ربی خدا عەفومان بکەی. یا ربی خدا عەفومان بکەی. یا ربی خدا لێمان خۆش بی. یا ربی خدا دەرگای مزگەوتەکانمان بۆ بکەیەوە یا الله. یا ربی خوددایە خەڵکانێک دڵەکانیان هەڵواسراوە ناو مزگەوتەکان. یا ربی خدا تەحەملی زۆر کەس نەماوە کەوا دەیانەوێت بگەڕێنەوە ماڵی تو یا الله یا ئەرحەم الراحمین یا ئەرحەم الراحمین یا ئەرحەم الراحمین. دەرگای مزگەوتەکانمان لۆ بکەوە یا الله یا ئەرحەم الراحمین. دەرگای مزگەوتەکانمان لۆ بکەوە یا ئەرحەم الراحمین یا الله یا ئەرحەم الراحمین. ئومەتی پێغەمبەر ئومەتە خۆشەویستەکەت لە ناخۆشیدا یا الله. ئومەتی خۆشەویستەکەت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ناخۆشیدا یا الله. ئەولایەکانی توی ئەرحەم الراحمین لە میحنەتدانە یا الله. یا ربی خدا ئەو میحنەتەی لەسەر ئومەتی پێغەمبەر هەڵبگری. یا ربی خدا ئەو ناخۆشی و نەخۆشیە لەسەر ئومەتی پێغەمبەر هەڵبگری. یا ئەرحەم الراحمین لێ دەپارێنە لە بەخاتر ئیسمی عەزەمت ناوە پیرۆزەکانت یا ذا الجلال والإكرام يا ذا الطول والإنعام يا جار المستجيرين ويا أمان الخائفين. لبخاطري خود يا الله لبخاطري خود يا الله رحم بأمتي بيغمبر بكي بأولياء كان خود بكي بپێشەوە ئەو پێشەوانەیە کەوا خزمەتی دینەکەت ڕاستەقینە لە بەخاتری ئەو ڕیشپیانە کەوا شەوان هەڵدەستن داوای مەرحەمەت و مەغفیرەتت لێ دەکەن. ئەو ڕیشپیانە ئەو پیرێژنانە ئەو پیرەمێردانە شەوان زندی دەکەنەوە بە شەو نوێش لەسەر دووگوردەکان دادەنیشن. یا ربی خدا دوعایان قبول بکەی. یا ربی خدا ئەولیایەکانی خۆت لە هەر شوێنێکدا بن، لە هەر تاریچیەکدا بن، لە هەر دەربەدەریەکدا بن، لە هەر برسایەتیەکدا بن ڕزگاریان بکە یا الله یا ئەرحەم الراحمین. بە خۆت باش حالی ئێمە دەبینی، حالی مسلمانان دەبینی لەو تەفریقەیە و لەو ناخۆشیە و لەو شەڕ و شۆڕە و ناخۆشیە لە ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا لە باشوور و باکوور لەو زەویەیدا یا الله ئەولیایەکانی خۆت بەرزکەیەوە یا الله. ئەوانەی دینی تۆ بەرز دەکەن و بەرزیان کەیەوە یا الله. ئەوانەی دینی تۆ نەسرەت دەدەن نەسرەتیان بدەی یا الله یا ئەرحەم الراحمین. لە بەخاتری ئیسمی عەزەمت ئیمانمان سەلامەت بکەی
یا ربی خدایە جیرانی پێغەمبەرمان بکەی، یا ربی بەبەر شەفاعەتی پێغەمبەرمان بێخی، یا ربی خدای ڕوڕەش نەبین، تەقسیریمان زۆرە، کەم و کورتیمان زۆرە، یا ربی خدای بە خۆت بە ڕەحمی خۆت لەگەڵمان بکەی، بە فەزلی خۆت لەگەڵمان بکەی، ئەو شەوانەی داهاتوو ئەوەی مایە شادمان بکەی، دڵمان خۆشکەی، چاومان ڕۆنبی بە دیتنی ماڵەکانت، دەرگای مزگەوتەکان بکرێتەوە، دڵەکانمان خۆش بی، دەستەکانمان بەرز دەکەینەوە، زۆر لێت دەپاڕێنەوە، زۆر دوعای دەکەین، ئینشاءالله تۆش ئەرحەم الراحمینی دوعایەکانمان قبول دەکەی، دوعایەکانمان گیرا دەبی، یا ربی خدای ئەوانەی خزمەتی ئیسلام دەکەن، یا ربی خدای محتاجی کەسیان نەکەی، ئەوانەی خزمەتی مسلمانان دەکەن، یا ربی خدای بەرزیان کەیەوە، ئەوانەی خزمەتی قورئان دەکەن، ئەوانەی خزمەتی ئەو بیر و بڕوایە پاکەی دەکەن کە ئیسلامە، یا ربی خدای بەرزیان کەیەوە، یا ربی خدای لەگە سەحابەکانی پێغەمبەرمان حەشر بکەی، یا ربی خدایە وامان لێ بکەی بە مسلمانەتی بژین، بە مسلمانەتیش بمرین، و ڕۆژی قیامەت حەشرمان بکەی لەژێر ئالای ڕەسوول الله صلی الله عليه وسلم، یا ربی خدایە تەرازووی تای حەسەناتمان ڕۆژی قیامەت قورس بکەی، یا ربی خدایە گوناه و تاوانمان گەلک زۆرە، لە دنیا ئێمەت ستر کرد، ئەو نیعمەتە گەورەیەت بە ئێمە بەخشی، ئێمەت ستر کرد، ئێمەت عافو کرد، ڕۆژی قیامەتیش سترمان بکە یا الله، یا ربی خدای ڕۆژی قیامەتیش سترمان بکە یا الله، ڕوو ڕەش نەبین ڕۆژی قیامەت فەزەح نەبین یا الله، بە تایبەتی مامۆستایەکان لەسەر مینبەری تۆ لەسەر مینبەری خۆشەویستەکە زۆر قسەی گەورەمان کردووە، یا ربی خدای ئەو قسانەوە لێ بکەی کەوا بیتە میزانی حەسەناتمان، نەبیتە ڕیایی، نەبیتە ناخۆشی ڕۆژی قیامەتمان، یا ربی خدایە لەگە مامۆستا بەڕێزەکان و دۆست و برادەرەکان و لەگە خزم و کەسەکان و لەگە بڕوادارەکان حەشرمان بکەی، لەگە پێغەمبەرەکان ڕۆژی قیامەت، بە چاوەکانی خۆمان، چاوەکانمان ڕۆن بی، شاد بی، دڵمان، چاومان، دڵ و دەروونمان بە دیتنی تۆ ڕۆژی قیامەت، یا ربی خدایە گەورەترین نیعمەت ڕۆژی قیامەت بە بڕواداران دەبەخشی، ئەویش دیتنی خۆتە، ڕوخساری خۆت بە بڕواداران پیشان دەدەی، یا ربی خدایە لەو نیعمەتەی مەحروم نەبین، لەو نیعمەتەی بێبەش نەبین، نیعمەتی دیتنی ڕوخساری خۆت یا رب العالمین، ئەو نیعمەتەی بە ئێمە ببەخشی، لەگە پێغەمبەران حەشرمان بکەی، ڕۆژ و تاعەتمان قبول بکەی، ئەو دوعایانێکەوە ڕۆژانە بە ملیارەها دوعا دەکرێت، ڕۆژانەها بە ملیارەها نوێژ و سەزدە و ڕکوع لە بۆ تو دەکرێت یا رب العالمین، تۆش زانای سەمیعی خەبیری، ئەو دوعایانێ قبول بکەی، ئەوانەی لە ناخۆشیدانە ڕزگاریان بکەی، بە خۆت دەزانی خۆشەویستان خدای رب العالمین، بە خۆت دەزانی چێ لە ناخۆشیدا، چێ برسیە، چێ محتازە، یا ربی خدا ئەوەی محتازە لە دەوروبەرمان ئەوانەی ناسین نازانین، یا ربی خدایە وامان لێ بکە کەوا خزمەتی ئەو فەقیر و هەژارانەش بکەین، یا ئەرحەم الراحمین یا الله تاعەت و عیبادەتمان قبول بکەی، یا ربی خدایە ئەو دوعانێک کردمان بەسەرماندا ڕەت نەکەیەوە، یا رب العالمین ڕوومان سپی بکەی لە دنیا و لە قیامەت. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت سبحانك نستغفرك ونتوب إليك. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.